پاشەکشەی دیموکراسی و خراپی ڕەوشی مافی مرۆڤ و بەرتەسکبوونەوەی ئازادی ڕادەربڕین و کاری ڕۆژنامەگەری لە گرنگترین بابەتەکانی نێو ڕاپۆرتە نێودەوڵەتیەکانن کە لەسەر دۆخی هەرێم بەڵاو دەکرێنەوە. یەکێک لەو هەرێمانەین یان کۆیەک لە وڵاتانەی کە سەرکەوتووین ڕادایەکی زۆر لە پاراستنی مافەکانی مرۆڤ و پێشخستنیان. ئەندامی ڕێکخراوی CPT ئەمریکیە و دەڵێت بڵاوبوونەوەی دوو ڕاپۆرتی نێودەوڵەتی لە ماوەی کەمتر لە 10 ڕۆژدا هاوشان لەگەڵ چەندین ڕاپۆرتی شیکاری و بنکۆڵکاری لە پێگەی ڕۆژنامە و گۆڤارە جیهانیەکان لەم مانگەدا لەسەر هەرێم ئاماژەی ڕوونن بۆ خراپی دۆخەکە و پێویستی باڵوەسە لەسەرکردن و دۆزینەوەی ڕێگە چارەیە نەک ڕەتکردنەوەیان. بەداخەوە مەکینەیەکی ئیعلامی گەورە لە جێ ڕاپۆرتەکەی وەزارەتی دەرەوەی ئەمریکا و ڕاپۆرتەکەی ئەمنستی ئینتەرناشنال و ڕاپۆرتی میدیاکانی تریش خراگەڕ لە بریەوەی وەڵامی ئیقناعکەر بڵاو بکەنەوە، وەڵامێک بڵاو بکەنەوە کە تۆزێک لۆجیکی تێدا بێ. بەداخەوە کەوتنە دژایەتی شەخصی تەنانەت سەرکونسوڵی ئەمریکا لە هەرێمی کوردستاندا. ئێمە پێمان وایە ئەم جۆرە وەڵامانە چارەسەری ئەم دۆخە ناکەن، بەڵکو باشترین ڕێگە بۆ ئەوەی کە دۆخی هەرێمی کوردستان بەرەو باشتر بڕواوە سومعەی حکوومەتی هەرێمی کوردستان لە کۆمەڵگەی نێودەوڵەتیدا پاک ببێتەوە، ئەوەیە کە دان بە هەموو کوڕیانە دابنێن و هەنگاو بنێن بۆ چارەسەرکردنی ئەم دۆخە. بەڕای بەشێک لە چاودێران گوێنەگرتن لە هۆشدارە زارەکیەکانی هاوپەیمانان و نێردە سیاسیەکانی وڵاتانی خۆراوە بۆ بەرپرسانی هەرێم لەلایەک و ئیهمالکردنی ڕاپۆرتی ناوەند و ڕێکخراوە ناوخۆیەکان لەسەر زۆربوونی پێشەلکارەکان لەلایەکی دی دۆخەکەی بەم حاڵی ئێستا گەیاندووە. ئەم هەموو ڕاپۆرتە لەسەر هەرێمی کوردستان بێگومان دەلالەتی ئەوەن کە کێشە و گرفتەیە لە هەرێمی کوردستانە دەکرێت حکوومەتی هەرێمی کوردستان بەجددی ئەم ڕاپۆرتانە وەربگرێت، بە هەند وەریان بگرێت و کار لەسەریان بکات بۆ ئەوەی کە بە دواتاچوون بۆ ڕاپۆرتەکان بکات و ئەگەر کەم و کوڕیشیە بێت چارەسەریکە. بەڵام بەداخەوە لە ماوەی ڕابردوو تا بینیمانە بەردەوام کاتێککە ئەم ڕاپۆرتانە چ ڕاپۆرتە نێوخۆیەکان بە یاخود ڕاپۆرتە نێودەوڵەتیەکان بێت کاتێک کە بڵاو کراونەتوانێت لەلایەن فەرمانگەیەکی حکوومەتی هەرێمی کوردستان و ئەم ڕاپۆرتانە ڕەدەکرێتەوە. بەتەنها لە 2 ساڵی ڕابردوو لە 30 ڕاپۆرتی نێودەوڵەتی باسی دۆخی هەرێم کراوە کە سەرجەمیان بە خراپ وێنەی شێوازی حکومڕانی دەکەن لە هەرێم و هەموو کاتیش حکومەتی هەرێم ناوەڕۆکی ئەو ڕاپۆرتانی ڕەت کردوێتەوە. چاودێرانیش دەڵێن ئەو ڕاپۆرتە نێودەوڵەتیانە پشتە سوورن بە چەندین بەڵگەی حاشا هەڵنەگر و لە ڕێگەی چەندین تیمی مەیدانیەوە چاودێری حکومڕانی لە هەرێم کراوە و پێویستی بە وەڵامکاری نییە. ڕزگار جەبار کێنێن سلێمانی.